دا حکومت بێتە سەرخەت کەم و کوڕەکانی میلەتەکەمان ئەوانەی کە ئەم هەموو شەیدانە و شەیدانی سەرتاسەری کوردستان گیانی خۆیان بەخت کردووە هەمومان مەسئولین کەس خۆی لێ بەدەر نەکا بۆ ئەمە پێشەم شتە یەکڕێزی خەڵکی کوردستانی ئەوێ یەکڕێزی لاینە سیاسیەکانی ئەوێ دەستمان لەسەر دڵماندانی چی ئەتوانین بیکەین بۆ کە سوکاری شەیدەکانمان بۆ ئەوەی کە ئەم وەزعی کە ئێستا بەڕووی کوردستان بۆتەوە حکومت بێتە سەرخەت و چارەسەری بکەن یەکێتی و پارتی و لایەنە سیاسیەکانی تێ دانیشتن لەسەر مێزی مزاکەرە بە شەڕەدەنووک و بە فەیسبوک و ئەمانە چارەسەری ژیانی خەڵک ناکرێ خەڵک گلەی هەیە ڕازەکە منیش لەگەڵام خەڵک داوای حەقی خۆیەکە مەعاشی کەمە هەموو ئەوانە منیش وەکو تۆی زانم معاناتەکەی لای منە چکە من ڕۆژی دەیان کەس کە سوکاری شەیدیە بۆ لام کە سوکاری پێشمەرگەیە بۆ لام کە سوکاری پێشمەرگان کە ئیمکانێتیان کەمە پێشمەرگەی لە سەنگەرایە لە جەبهەیە لە دووسخورماتۆ لە جەلەولایە بەڵام مەعاشەکەی بەش بیا بەکرێخان و مناڵی پێ هەمووی ئەم شتانە زانم هیوادارم بتوانین بە هەموو لایەکمان بتوانین چارەسەری ئەو کەم و کوڕیانە بکەین.